مامۆستا محەممەد فەرەج دێکۆنی پێشمەرگەی دێرینی کۆمەڵی ئیسلامی لە تەمەنی 52 ساڵیدا لە ئاڵەبجا بە نەخۆشی کۆچی دوایی کرد. ناوبراو لە کاروانی ڕابوونی ئیسلامیدا خزمەتی بەرچاوی بینیوە و تا 2 ساتەکانی تەمەنی بێ کۆڵنەدان و بەدڵسۆزی لە ناو کۆمەڵی ئیسلامی درێژەی بە خەباتی ئیسلامەتی و بانخوازیدا. هەتا ئەم دقیش ئەمری خۆی کرد لە ڕێگەی دینان ڕۆشت، لە ڕێگەی ئیسلامەتیان ڕۆشت، بانگەوازی ئیسلامەتیە کرد، دژی کەس نەبوو، ئینسانێکی مصلح بوو، ئینسانێکی ڕێک و پێک بوو، بۆ خوا سەڵحاو بوو، لە هەتا ئیسەیش لە کۆمەڵی ئیسلامیە بوو، حەجیشی کردووە، ئەنجا عملیاتیشی بۆ کراوە، هەر ئەوی خۆیش کوڕمە بەشی تۆ هەر ئیشێ بە من بکرێ بۆ هین هەر مسلمانێک من ئامادەم لە پێناویە گیان بەخت بکەم. هاوڕێیان و هاوسەنگەرانی بەداخ و پەژارەوە لە ماڵاوایی یەکجاری مامۆستای کۆچکردوونی گەران و ئاماژەش بۆ دەکەن. لە کاروانی خەباتی ئیسلامیدا مامۆستا محەممەد بەدەستێکی چەک و بەدەستەکەی دیکەی قورانی پیرۆزی هەڵگرتبوو، تەنانەت لە کۆتا ساتەکانی تەمەنیدا لە خزمەت قورانی پیرۆزدا بووە. ئەم پیاوە پێشمەرگەیەک بووە بە دەستێکی قورئان بە دەستێکی چەک. ئەم پیاوە پێشمەرگەی دێرینە، ئەم پیاوە لەگەڵ سەرهەڵدانی بزوتنەوەی چەکداریدا ئەم پیاوە ئامادەی بوو یەکێ بۆ لەو کەسانی لە مەفرەزە سەرەتایەکانە چۆتە دەرەوە. یعنی لە هەر شوێنێک بوو بێت خەڵکی شایەدیان بۆ داوە کە کەسێکی بەتوانە و کەسێکی دیندار و کەسێکی مسلمان بووە. ئەلحەمدولیلا جێدەستی دیار بووە، ئەم نووسەرێکیش بووە، لە ڕووی ئەلامی و کەسێکی نووسەر بووە، جێدەستی دیار بووە، قەڵەمی دیار بووە. زۆربەی کاتەکان کە مامۆستای بەڕێز لێ نەبووە ئیماممان ئەو بوو، من شایەتی بووەیەم کە نوێژێکی بێجەماعەتی باوەڕ ناکەم کردوێ. بانگبێژی مزگەوت، ئیمامی مزگەوت یەکێک لەو کەسانی کە بە بەردەوام ئەگەر بچین بۆ مزگەوت سەیری قورئانەکان بکەین جێدەستی ئەو بە قورئانەکانەوە دیارە. من ئومێد دەکەم بنەماڵی ئەو خزم و کەسی ئەو دۆستی و کەسی مامۆستا محەممەد شوێنی مامۆستا محەممەد بگرنەوە. مامۆستای کۆچکردوو لە چەندین بواردا ڕۆڵی بینیوە و نووسەر و ڕۆژنامە نووس بووە و یەکێک بووە لە دێرینترین ڕاگەیەنکارەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکەم بەرپرسی تەلەڤیزیۆنی کۆمەڵ بووە. ئەوکات ئەندامێکی چالاک و جوڵاوی لقی ئەڵەبجەی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانیش بووە. لە دەستانی کە مامۆستا مەلا محەممەد کارەساتێک بوو بۆ ئێمە کە درەنگ ئەتوانین شوێنی پڕ بکەینەوە، چونکە بەڕاستی ئەندامێکی جددی و هاوپیشەیەکی بەتوانا بوو لەگەڵمانە، هەمیشە لە غەمی بەرەو پێشچوون و زیاتر سەخامگیربوونی لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بوو. یەکێک بوو لە ئەندامە جددیەکان کە من دەتوانمەوە بڵێم خەسارەتێکمان کرد، تەمەنا دەکەین هەوڵ بین بە هەمومانەوە شوێنی پڕکەینەوە. مامۆستا محەممەد دێکۆنی لە ساڵی 1966 لەدایک بووە و لە ساڵی 1970 پەیوەندی کردووە بە بزوتنەوەی ئیسلامی و کات و لە ناو کۆمەڵی ئیسلامیدا درێژەی بەخەبات و تێکۆشاندا و بەوتەی دۆست و هاوڕێیانی هەمیشە لە ناو خەڵک بووە وەڵی ئاشتەوایی لە ناو کۆمەڵگەداوە و لەگەڵ ئەوەشدا بانخوازێکی سنوورەکە بووە. لەسەر لە بەیانی ڕۆژیەینی بۆی نەخۆشیەوە ماڵاوایی یەکجاری کرد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.